چەند داتەیەک بڵاوکراوەتەوەێ دەربارەی GTA کە گوایە لە سەعات یەکەمە 1 بلیۆن دلاری پیا کردووە لەگەڵ دەستپێکردنی کڕینی پێشوەختەی یاری GTA 6 لە جیهاندا خەڵکیشی زۆر هەوڵێن کە پێشوەخت ناو تۆمار بکەن بۆی کە یاریەکە بڵاو کرایەوە دەستکەن بە یاریکردن لە بەرەوەی هەوادارێکی زۆری هەیە یاریە لە کوردستانی شاڵەتی زۆر ئەیانوێت پێشوەخت ناو بنووسن بۆ کڕینی ئەم یاریە ئەسمەلای کاگارە شارەزادە بواری یاریە ئەلکترۆنیەکان سڵاو لێبێ تا چەندێک هاوڵاتیان لای خۆمان یاری GTA 6 ئەکڕن بە پێشوەختە تا چەندێک ناوێن تۆمار کردووە خواستێکی زۆری لە سەرکاک دیلانگام بەخێ بە سەر چاو لە ئێستادا خواستێکی زۆری لەسەر لە کوردستانی خۆمان بێژگەلەوە لە ڕووی عالەمیەوە چەند داتەیەک بڵاوکراوەتەوەێ دەربارەی GTA کە گوایە لە سەعات یەکەمە 1 بلیۆن دلاری پیا کردووە لە 24 ساعتی یەکەمەوە نزیکەی 39 میلیۆن دلاری پیا کردووە بلیار ئەمە بە کڕینی پێشوەختە عالەمی بەڵێ ئەمە شێوازی پریۆردەر کە لە مانگی 11 بە تەواوەتی یاریەکە کرێ ئەمە هەر تەنها کڕینێکی پێشوەختەی بۆی کە دەستیان کەوێت و کاتێکە بڵاو کرا یەکسەر یاری پێ بکەن لە بۆنە لە شەریکی وەکو سلێمانیە تا چەندێک خەڵک پێشوەختە کڕیوێتی خواستێکی زۆری لەسەر ئێمە مشتری خۆمان هەیە کە هەر هاندری GTA بەعام یاریەکانی پێشووتریشی و بۆ GTA 6 کە نزگەی 10 ساڵ زیاترە هیچ یاریەکی بڵاو نەکردوێتوانێ خواستی زۆری لەسەرە چکە خەڵک بەتەمای یاریکی زۆر بەخواتێ لێە کە یاریەکانکەی زۆر بناوبانگ بووە بە تایبەتی لای خۆشمانیش کە ئەمە عالەم هەمووی بەتەمای ئەم یاریە نرخی چەنە بۆ کەسێک بێت کڕینی پێشوەختە بکات کڕینی پێشوەختە ئێمە وەکو دوکانار ئەتوانین بە 5,000 بکەین بە شێوازی ئەکتیڤ و ئەکاونت بەڵام لەناو سوورەکە هی شەریکە خۆی بە 80 دلار هەیە و بە 100 دلاریش هەیە باشە ئێوە فەرقی چێ لەگەڵ شەریکەیە ئێمە بە شێوازی کێرزانترێک کڕین بۆی کە کەمتر بکەوێت لەسەر مشتریەکانمان جیاوازیەکەت چییە؟ ئێمە بە شێوازی ڕێژنی کە ئەیکڕین بە دلار یاین بڵێ لە سێڤەریکە ئەیکڕین کە بە دیناری خۆمان کەمترەکات بەڵێ بە دیناری خۆمان کەمترەکە ئیتر خەڵکیش دەتوانێت زیاتر سوودمان دەوێت بەش لە خۆمانەوە پارەی پێن ئایشوان بەڵێ خواستێکی زۆر لەسەر ئەمە بۆ پلیستیشن یا بۆ ئەکسبۆس بۆ هەردووکی بەڵام ئەو یاریە چییە هەموو کۆنسڵێک ناتوانێت یاری پێ بکەی کە ئێستا تەنها بۆ کۆنسڵەکان بەردەسەبێت بۆ PC نزیکەی ساڵێکی کە بەردەسەوێت کە ئەتوانی ئەوانیش بگەن بۆ کۆنسڵەکانیش بۆ پلی 4 نابێت تەنها بۆ پلی 5 بێ پلی 5ش تەنها بە CFS ئەتوانێت یاری پێ بکات و بۆ کۆنسڵیش مۆدلی سیریزەکان ئەتوانن یاری پێ بکەن بەخۆم سەیری دەر ناکەم چۆلی نازانم بەڵام ئەوە بە CD یەت وەکو ئەمانە یاخودەوەی کە بە ئۆنلاینە بێ بە ئۆنلاین ئێستا بەردەسە بۆ CD-ەکان کە ئاما بڵین لەناو کەفرێکا بێت یەکەم جار بە CD بڵاو نابێتەوە ئێستا ئەمە مەسەلەن بڵین ئەمە جاری GTA 6 کاتێکە تازە هاتوو بۆ پلی 5 تو کەفرەکە کاتێک یەکێتوانێ وەکو خۆمان ئاوا CD نابێت لە بیدایەتە کۆدێکە تو کۆدەکە ئێستا بڵین چۆن لە ئاسیاسیڵ ئەوانە تۆ کۆدێکە داخڵیەکەی باڵانسێکە بۆ زیاوێ ئەمە یاریەکە خۆی ئاوایە یاریەکە کاتێک کە داخڵی کرد زیاتر بێت بۆت واتوانی بەکاریبێنی و گوایە لە دواییەوە بە CD توانین بکەیت واتە سەرتا تەنها کۆدێکە بۆنێ سەرتا تەنها کۆدێک یەت بە کۆدەکە ئەتوانیت تۆ یاریەکەت دابەزێنیت ئەمە تا چەندێک تێچووی هەیە لەسەر جیفانی هاوڵاتیان لەوانەیە کاتێک وەکو هاوشێوی یاریەکان کە کاتێکە تازەیەت لە دەوری 100,000 120,000 بە پێی نەوعیەتەکانی یاریەکە جیاوازی هەیە بەڵکو یاریەکان کەش کاتێک ئێمە تازە بۆمان هاتووە لە دەوری 100,000 و 120,000 زیازەکەی بووە یاری 120,000 بۆ بەڵێ بە پێی نەوعیەت یاریەکەش فەرقیە بۆ چونکە هەنێکی هەیە تایبەت بە کۆلەکتەرەکان کوێەکەنەوەوانێ بەڵێ باسی شتێکە بۆ کردن پێشەم چاپێکەوتنەوت هەیە بۆ منە 100 دلار داخڵی ئەکاونتەکەیەکە بەڵام بەردەوام پارەی دیڕۆمە چێم شتە بەڵێ ئەمە شێوازێکی سەبسکریپشنە واتە ئیشتراکێکی ماگانەیە کە ڕۆکستار خۆی هەیەی پێوترێت GTA Plus تۆ کاتێکە یاریەکە ئەکڕی چەند terms and agreement سێپشانەیەات کە تۆ هەلە خۆ تۆ ساحیلی بەڵام ئەگەر کارتی واقعیەکەتی هەمومان نایخوێنی نۆژمارە خاڵە لە ئەچینە خوارە و سەحیشی سەحگیلی تو بۆی کە لە کۆڵە بێتەوانێ ئەم ڕۆکسارە چی کردووە لە ناو terms and agreementsەکەیە کە تۆ ڕەزامەندیەکەیت چەند شتێکی شاردۆتەوانێت کە خۆتی لە نەپارێزی قەرزارتەکە تۆ کاتێکە بە کارتی بانقیەکە و داونلۆد یەکەیت سەحەکەکە لێ terms and agreementsەکە GTA Plus کە اشتراکێکی ماگانە بە پارەیە تازە ئەبێتەوە کە تۆ ئەم سەحە نەکوژێنیتەوە دوایی پارە و لێبات باش ئێمە ساڵان ئەگەر بۆ یاریەکمان بکڕیە یەک جارەمان کڕی یاریمان پێ کرد هەتاخوا حەقیەسن ئێستا بێ ماگانە پارە بی شەرت نییە ئەتوانی ماگانە پارەبی بەڵام فەرقی هەیە
ئەمانە ئیشتراکن ئەگەر من بای 100,000 بێ بیکڕم یاری GTA 6ەکە کاتێکەیەتە ئێرە ئەمە تازەکردنەوەی ئەوێت یاخدا تاوی مەدەرحا دیاری پێکەم ئەو مەرحەلەکانە ئێستا ئەمانە هەموو کۆنسڵەکانی شتراکی ماگانیان هەیە بۆی کە تۆ بتوانانی بۆ ئۆنلاین یاریکەی وەکە لەگەڵ ڕێفەکەکان یاریکەی لەبەر ئەوە ئەبێ پارە بێ یەکنا وەکو کڕین تۆ یەک جاری کڕیت و تاوە توانین دوای بیفرۆشتوانێ بەدڵی خۆتە بەس وەکو نوێکردنەوە هەرەوەیە کە تۆ بتوانانی لەگەڵ خەڵکە وەکو بڵێ ئیشتراکەکەیە لەگەڵ ڕێفەکەکانتە بە شێوازی مۆڵتیپلێر یاری پێکی توتا ئەوە GTA پلاسەی کەوتێت تێمز ئەگریمنتەکەی ئەوە بوونەکە سەحەکەی لی ئەی بۆن منەمە ماگانە پارە بە بەڵێ بە پێی ماگانە کاتێک کە تەواو بوو اینجا خۆی ئۆتۆماتیکی تازەیە کاتەوە کاتێک کە تازەیە کاتەوە دوو پارە لە بانکەکەتەوە